بەڵێ سەبارەت بە پەرسەندنی ناکۆکی ئاینیەکان لە عێراق ئێستا بۆ دیاریکردنی ڕۆژی جژن، یعنی من نمونەیەکە لەو نمونانە کە لە سەرەتای با بڵێن ڕۆژانی جژن پێش دەستپێکی جژن ڕوویدا لە عێراق ناکۆکی پێشتر لە بینی دوو مەزهەب بوو، یعنی شیعە و سونە، وای لێهات ئێستا بۆتە ناکۆکی لە نێوان مەزهبێکی دابەشکرۆ بەسەر دوو بەرەدا، ینی بەشێکیان کردیانە جژن بەشێکیان نەیان کردە جژن، ئەمە تا چەندە کاریگەری لەسەر کۆمەڵگەی عراقی دروست دەکات تا چەند کۆمەڵگە بەرەو هەڵدێر دەبا و زۆر پرسیاری دیکە بۆ مەبەستە میوانداری بەڕێز مامۆستا ئەندام جەباری مامۆستای زانکۆ و بڕیاردەری بەشی زانستە شێعیەکان لە زانکۆی کەرکووکمان کردووە. مامۆستا سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، بەخێر بێن. بۆچی ئەبێ دیاریکردنی ڕۆژێک بۆ جژن ناکۆکی دروست بکات؟ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان دەستخۆشی لە کەناڵە بەڕێزەکەتانەکەم. بەخێر بێن. جەژنی ڕەمەزانی ئەمساڵ لە تەواوی مسلمانان بەگشتی و مسلمانانی کوردزبانی خۆمان پیرۆستتر بێ ئینشاءالله. داواکارم لە خوای پەروەردگار ئاشتی و ئارامی ببارێنێ بەسەر کوردستانی خۆشەویستمان. لە ڕاستیدا بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە زۆر جەوهەری و گرنگە زۆر هۆکار هەن. یەکەم لەبوونی وتارێکی موحەد لەناو سونەکان بەتایبەت. دووەم خطابی ئاینی پەرتەوازە دیسان لەناو عەرەبی سونە. سێیەم ملکەتکردنی کۆمەڵێ بەناو موفتی لە عێراقا بۆ هەندێ لایەن یان هەندێ کەسایەتی سیاسی. چوارەم دەستێوەردانی ڕاستەوخۆی چەند جیهەتێکی سیاسی بۆ دام و دەستگا و مؤسسە شەرعی باڵاکان وەکو فتوا بەڕاستی لە عێراق. ئەما لە دەرەنجامی ئەوە دێت زانایانی سونەی عەرەب خۆیان لاوازن لەناو خۆیان، ناکۆکن دیسان، زۆر پەرتەوازن، یعنی ئەگەر دیقەت بدەن هیوادارم یعنی ئەم پەیامە زۆر بەڕوونی بگا. تەنها لەم کاتێک کە ئێستا ئێمە قسەی تێدا ئەکەین لەناو عەرەبی سونە بەس لە بەغدا 5 مفتی هەیە، هەر یەکەو بۆ خۆی خانەیەکی فتوای داناوە ناوی ناوە دارولئیفتا. دکتۆر مەحموود سومەیداعی خانەی فتوای داناوە وەڵێ من مفتی عێراقم. بەڕێز دکتۆر عەبدولمەلیک سەعدی لە ئوردن دانیشتووە و فتوا لەسەر عێراقەدا، خوای گەورە پاداشتی باتەوە، پیاوێکی بەڕێز و ئەهلی عیلم و حکمەتە. دکتۆر ئەحمەد حەسەن تاها مەجمەعی فقهی داناوە و لە عەظەمیەدا ئەنشێ و گەورەترین مزگەوتی سونەی بەدەستە لە مزگەوتی ئیمام عەظەم، خۆی بە مفتیدا ئەنا. دکتۆر محمود عەبدولعەزیز مەجلیسی عولەمای عێراق ئەنجومەنی باڵای زانایانی عێراقی بەدەستە. دکتۆر ڕافع الڕفاعی لە هەرێمدا ئەنیشێ. 5 مفتی بۆ یەک بەرە کە پێوترێ ئەهلی سونە بەداخە. باشە مامۆستا، جاران ئەمە نەکو باشە جاران ناکۆکیەکە لە نێوان دوو مەزهەب بوو، سونە و شیعە. ئەم جاران لە نێوان ماڵی سونە خۆی ینی کێشەکە قۆڵ بوویەوە. ئەمە بۆچی؟ وڵی سنووری جوغرافیا دەورە بینێ، هەر یەکەو لە بەرەیەکایە، ڕاستە هەردووکیان سنن، هەر یەکەو لە بەرەیەکایە. دووەم بەرژەوەندەکان، سێیەم ئەمڕۆ جیهانی مادەگەراییە بەڕاستی. بەرژەوەندی گشتی و مادە ئەمڕۆ دەورە بینێ بەداخەوە، یعنی ڕەنگەم قسەیە زۆر گەورە بێت بۆ کەسێ وەک من، بەڵامی ترەوە حەقیقەتە، یعنی ئەمە قسەی من نییە. دکتۆر ئەحمەد حەسەن تاها لە وتاری جەژنا لەناو مزگەوتی ئیمام عەظەم زۆر بەڕوونی گوتی دەستێوەردارێکی سیاسی ڕاستەوخۆ هەبوو لە دەستنیشانکردنی جەژنی ڕەمەزانی ئەمساڵ. تەنانەت لەوەش سەیرتر کارەسات نییە تۆ خۆی دکتۆر ئەحمەد حەسەن تاها ئەفەرمێ لەگەڵ لیژنەی وردبینی مانگ دانیشتم، گوتم بڕیارتان چییە؟ گوتیان ئێمە لە پێنجشەمەوە بڕیارمانداوە لە کاتێکە لە هیچ شوێنێکی جیهانا نەبووە تۆ 3 ڕۆژ 4 ڕۆژ بەر لە شەوی شەوال کۆتا ڕۆژی ڕەمەزان لەسەر شەوال مانگ دەستنیشان بکەیت. لە پێنجشەمەوە بڕیاری یەکلاکردنەوەیان دابوو. گوتی بە بڕیاری کێ؟ گوتی بە بڕیاری دکتۆر مەشعار خەزەرجی ڕئیسی دیوانی وەقفی سنی. دوێنێ بەڕێز دکتۆر مەحموود سومەیداعی کە دارولئیفتای بەدەستەوە، خۆی بە مفتی ئەزانێ و ناوی ناوە خانەی فتوا، یەک لایڤ و ڕاستەوخۆیەکی کردەوە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە و ئەڵێ ئێوە پێکاتان ئێمە هەڵەمەمان کرد، تەنانەت ئەشڵێ زۆر هاوارم کرد بیکەن بە جەژن، کەس گوێی لێ نەگرتم، و ئەڵێ عوباڵی و گردنی ئەو هەمووی کە ڕۆژێ زیادەیان گرت ئەم ساڵ لە ئەسوێ ئەو کەسەیە کە فتوایان بە هەڵەدا و ئەم ملەتەیان بەو ئاکارەیە برد. باشە وەڵام مامۆستا مەگەر لە عێراقە خەڵکی عێراق بڕات خۆی سێری بینینی مانکە بزانێ مانگ دەرەکەوێت یا دەرناکەوێت، بە بۆنێم هەموو ناکۆکی لە عێراقە هەیە. مامۆستا عێراق خۆی گەرەدەی چەندین کێشەیە، ناکۆکی مەزهەبیش لەسەر بۆنەیەکی ئاینی بێتە سەر، عاقیبەتی خێرە بێ. نا ئەکید ئەمە یەکێکە لەو ئاماژە زۆر مەترسیانەی کە بەڕاستی عێراق بەرەو لێواری مەرگێکی کتوپڕە بە، بەرەو لێواری یعنی ئاسۆیەکی ناڕوونە بە.
تۆ لەسەر چ بنەمایەک بۆزان یاریتان ئەگەر دیقەت بدەی من لە ماوەی دوو خولەکە ڕێگاکانی دەستنیشانکردنی جەژنی ڕەمەزان بۆ بەڕێستان ئاگدار لە ڕووی شەرعەوە طبعا ئێمە سێ ڕێگامان هەیە بۆ دەستنیشانکردنی جەژن. یەکەم شایەت حاڵ ئەو کەسەی کە بێ مسلمانێکی ڕازگۆ سوێن بخوا بڵێ مانگم بینیوە بە شایەتی لە قەڵەمە درێ لەم خاڵەیە ئێمە لەم ڕێگایە سێ فەرموودەمانەیە هەرسێکی صحیحە دانەیەکیان ئەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە سیەمین ڕۆژی مانگی ڕەمەزانا بوو سیەمین ڕۆژ بوو دوو شایەت هاتن وەکو میوان هاتنە خزمەتی گوتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە مانگمان بینیوە دوێنێ فەرمووی دەی ئەمڕۆ بیشکێنن بیکەن بە جەژن فەرموودەکەی صحیحە ئیمامی ئەحمەد ئەیگەڕێتەوە. دوو حەدیسی ترمانەیە ئەنەسی کوڕی مالک ئەم سەحابە ئەیگەڕێتەوە دانەیەکیان ئەفەرمێ کۆمەڵێ سوارچاک و ئەسب سوار هەموو بەڵگەیە هەیە ینی ئەم هەموو بیانوە هەیە بۆ بینینی بانک ئەم هەموو ناکۆکیە بۆ لە پای چی؟ وەکوتم ئیتر نەبوونی وتارێکی یەکگرتووی لەناو عەرەبی سوننا دووەم بە حەقیقەت یعنی حەظی نەفسی تایە بەشی نەفسی تایە ئەمدان بە حەقیقەتی ئەویانانە تۆ تەسەوڕەکەی لە یەک کاتە عێراق ئێستا 5 مفتی هەبێت 5 مفتی و دەیان کێشە 5 مفتی و دەیان ناکۆکی 5 مفتی و دەیان دیاردەی ناشرینی ناشەرعی نامۆ لەناو کۆمەلگا 5 مفتی کۆمەلگایەکی پەرتەوازەی گیرۆدەی سەدان ڕەوشتی ناپەسەند و ناشەرعی و نامۆ بە حەقیقەت ئەمە ڕێگای یەکەمە گەر دیقەت بدەی شایەتی حاڵ. دووەم حاکمی شەرعی وڵات. سێیەم حساباتی فەلەکی. ئێمە لە کوردستانی خۆمان سپاس بۆخوا هەرسێکی هاتە دین چەندین کەس هاتوونە شایەتیان داوە سوێنە خۆن ئەڵێن مانگمان بینیوە ئەمە یەک. دوو حاکمی وڵات تەواو بڕیاریدا کە سبەی جەژنە. سێ حساباتی فەلەکی تۆ تەسەوڕەکەی ئەو برا بە ڕێزانەی لە گڵەزەردەوە ڕوانیان حتا ئەوانەیشی کە ئەڵێن مانگمان نەبینیە لە بەغدا و لە شوێنەکانی تر ئەڵێن مانگ لەدایک بوو بەڵام نەبینرا تێک ڕای زانایانی فەلەک ناس ئەڵێن ئەگەر مانگیش نەبینرێت تەنها بە لەدایک بوونی پێویستە لەسەر مسلمانان ڕاگەیاندنی جەژن ڕابگەێنن و کۆتایی بە ڕەمەزان بێنن بە حەقیقەت. یعنی من نازانم تۆ بچی دوایی دکتۆر مەحموود سومەیدەعی خۆی عەرەبی سوننی و لە بەغدادا ئەیشێ ئەڵێ لێگەڕێ لە هەرێمی کوردستان لە شەرگاتەوە تەلەفۆنم بۆ هاتووە لە جنوبی ئەمبارەوە تەلەفۆنم بۆ هاتووە لە ناو بەغداوە تەلەفۆنم بۆ هاتووە سوێن ئەخۆن خەڵکی سەرڕاست و ڕازگۆ متمانە پێکرا و سوێن ئەخۆن ئەڵێن مانگمان بینیوە هاوارم کرد وەقفی سوننی ئیعلانی کە ئەڵێ کەس بەگوێی نەکردم ئەمە خۆیان وا ئەڵێن بەڕاستی بەداخەوە من ئەڵێم ئەم پەیامە پێویستە بگا بە حەقیقەت هەتاوەکو جڵەوی مؤسساتی شەرعی و فتوادان لە عێراق بەدەستی مامۆستایان و زانایان و عولەمای کوردەوە بوو ئەم عێراقە بەم ڕۆژە نەگەیشت بوو. بەڕێز مامۆستا عەبدولکەریم مودەرس گۆڕی پڕنوور بێت مفتی عێراق بوو هەموو کێشەکانی مجتەمع و کۆمەلگای عێراقی چارەسەر کرد بە درێژایی مێژووی ئەو ساڵانەی بەڕێزیان مفتی بوون هیچ ساڵێک ئەم گرفتە تووشی عێراق نەبووە. لە دوای وەفاتی جەنابیانەوە خوا بەڕحومیان کە ئینشاءالله ئەم هەموو گیر و گرفتە توش بووە لە یەک کاتا 5 مفتی هیچی داری خێر بە ویترانانە بەڕاستی بەداخەوە یعنی زۆر باشە مامۆستا سوپاس مامۆستا ئەندام جەباری مامۆستای زانکۆ و بڕیاریدەری بەشی زانستە شەڕەکان لە زانکۆ پەیامێکی کۆتاییم هەیە ئەگەر بەکوتی بێ زۆر سوپاس دەکەین ئەگەر مۆڵەت بدەن بەڕاستی جێی خۆیەتی لێرەوە سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە بەڕاستی سوور بوو لەسەر یەک هەڵوێستی خۆی یەک مەرجعی باڵا یەک فتوا یەک لیژنە یەک حکوومەت یەک بڕیاریدا ملی کەس نەکرد سەریدانەواندا بۆ هیچ سیاسەتێکی دەرەکی و ناوەکی ئیعلانی جەژنەی خۆی کرد بە حەقیقەت و من لێرەوە داوامەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە بکێ ببێ بە پەند لێرەوە بۆ ئەوەی لەم جێژاوە دەرچین لە جەژنی داهاتووە چیای گارا کە بەرزترین چیایە لە ناوچەکە بیکەین بە مەرجعی باڵای لیژنەی بینینی مانگ کە بەڕاستی 2251 مەتر بەرزە ئەکەلم جێژاوەش دەرچین حەقیقەتەن. بەڕێز مامۆستا ئەندام جەباری مامۆستای زانکۆ و بڕیاردەری بەشی زانستە شەرعیەکان لە زانکۆی کەرکووک سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن. سەربەرز بن ئینشاءالله.